زۆرێک لە هاوڵاتیان ئێستا پەنا دەبەنە بەر یەکەکانی نیشتەجێبوون و یەکەیەکی نیشتەجێبوون لە یاخود بڵین شوقە بێت یان سیتیەکان بیکڕن بۆ مانەوەیان بەڵام ئایا یەکە نیشتەجێبوونانە تاپۆکرێت لەسەری ئایا ئەتوانێت وەکو مڵکێکی خۆی مامەڵی پێوە بکات ئەمانە بێتە پرسیارگەلێک کە لەگەڵ چەند پرسیارێکی دیکە لە بەڕێز مەلایاسین مەحموود دەکەم کە گوتەبێژیەکێتی و بەرهێنەرانی کوردستانە ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە لەگەڵم دەبێت ئەم کاتە باش بەڕێز مەلایاسین با یەکسەر بەو پرسیارە جەوهەریە دەست پێ بکەم بۆ تا ئێستا لە کۆی ئەو هەموو پرۆژە یاخود ئەو یەکە نیشتەجێبوونە ڕێژەیەکی زۆر کەم ئەگەر بڵین یەک لەسەر شەشێتی تاپۆکراو ئەو بەشە زۆرەی ماوە کە تا ئێستا تاپۆ نەکراوە. بەڵێ سڵاوتان لێبێ سڵاو لە بینەرانی کەناڵ 24 خۆشەویست دیارە بابەتی تاپۆنەکردنیەکە نیشتەجێبوونەکان ئەمە یەکەم راپۆرت و هەروە بڕواناکەم آخر راپۆرتیش بێ بەڵکو لە ماوەی ڕابردووە بەڕێستان و زۆر لە کەناڵەکان کاریان لەسەرمە کردووە بەڵام بەڕاستی کاتێەوە هاتووە کە ئەم بابەتە زیاتر زەق بکرێتەوانێ و واروها زیاتر بەرچاوڕوونی بدرێ بە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی دەستەوە بەرنان و ئەنجومەنی باڵا بەرنان بەداخەوانێت تەبعاً لە هەرێمی کوردستانە هەر بۆ زانیاری لە سەرتاسەری کوردستانە پتر لە 200,000 نیشتەجێبوون لەلایەن وەبەرهێنەرانەوانەیە ئەنجام درراوە کە بە شێوەیەکی گشتی ئەتوانم بڵم لە سڵ 20 ئێستا لە سڵ 20 ئێستای هەموو نیشتەجێبوونی کوردستان بریتێ لە سیتیەکان بەڵام وەک جەنابەت باست کرد ئەو ڕێژەیە زۆری شەکەوت لە سڵ 5 تاپۆ نەکراوە تەبانەمە هۆکاری زۆرە بەڵام بەڕاستی لە کابینەی نوێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەم بابەتە زۆر زیاتر زەق کراوەتوانێ وە بزات لە سەرتا دەستبوونی بەڕێز کاک مەسرور بەرزانی یەکسەر بڕیارێکی دەرکرد و هەروە کۆمەڵی ڕێنمایی و کۆمەڵێ ڕێنمایی ئاراستەی دەستی و بەرهێنان و لایەنە پەیوەنددارەکان کرد کابێ پەلە بکرێ بەڵام بەداخەوانە سەرەتا تۆزێک باش بوو بەڵام دوای خاوبوونەوەی بەخۆی بینیوە تەوان تاپۆنە هەر بۆ زانیاری تاپۆنەکردنیە یەکە نیشتەجێبوونانە تەنها زەرورزیانەکەی ئەوە نییە بڵێن بەشداربووی پرۆژەکانمان زەرریان کردو بەڵکو زەرروزیانەکە زۆر لەوە گەورەتر ئێمە بەپێی داتایە کە لەیەکێتی و بەرنانی کوردستان هەمانە ساڵانە حکوومەتی هەرێمی کوردستان نزیکەی 50 ملیۆن دلار زەرری لەیەکەوێت دواتە 50 ملیۆن دلار داهاتی گشتی بەفی ڕۆڕوا لەبەرەوەی وەبەرهێنەرەکان بەڕاستی لە مەسلحەتیان نییە ئەم یەکە نیشتەجێبوونانە تاپۆ بکرێ بۆ چونکەم ئەم یەکە نیشتەجێبوونانە کە لە هەرێمی کوردستانە بۆم باس کردی پتر لە 200,000 نیشتەجێبوون و سەرتاسەری کوردستانی گرتوانێ و تەنانەت ئێستاوای لاتۆ خەریکە لە قەزاکانی شۆبەر و ناحیەکان ڕوا ئەم یەکە نیشتەجێبوونانە وەبەرهێنەرەکانیان بەرژەوەندەکانیان لە تاپۆ نەکردنە هۆکارەکەش ئەوەیەکەن زۆر جار ئەو تاپۆنەکردنا بێتە هۆی وەبەرهێنەرەکان خۆیان ناوگۆڕن بکەن یەکەی نیشتەجێبوون هەیە 15 جار ناوگۆڕنی بۆ کراوە هەر جارێکیژەوە وەبەرهێنەرە بەلای کەمانەیە ملیۆنە دینار پارەی وەرگتووە تەوان ئێمە بە شێوەیەکی گشتی لە ئێستانە لە هەرێمی کوردستانە ئەگەر سەیرێکی سیتیەکان بکەین تەنانەت لە هەنێ لە سیتیەکانە بەرژەوەندی گشتی بەتاواتی تیا فەرهەم یاخود تیا فەرامۆش کراوە ینی وای لێ هاتووە هەنێک لەوە بەرهێنەرانە بەڕاستی بەداخەوانێت لە ناو سیتیەکانە خۆیان دەوری تەنانەت قایمقام و دەوری سەرۆک شارەوانی ژەبینن بۆیە بە تاپۆکردنی ئەم یەکە نیشتەجێبوونانە ئێمە چەند خاڵێکی زۆر گرنگمان دەزەکەوێت یەکەم خاڵەوەی وەک بۆم باسکردی داهاتێکی زۆر باشەگرێتەوە بۆ حکومەت چووکم ئەم سیتیانە کردنی فرۆشتنیان تیاکرێ و کردن و فرۆشتناگەر هاوڵاتەکە تاپۆ بێ بەناوی خۆی و کاتە ڕسمەکەیە بە تاپۆ ئەو کاتە پارەی کارەبایە پارەی ئاوەیە پارەی قیرانایە چەندین جۆر پارەی تر هەیە یا بە حکومت لە بەرامبەرەوە بەرهێنەرەکە وەری ناگرێت کەواتەیەکی زۆر گەورە بۆ خاوەنێکەکان یعنی لێرە ئەمێ ئەوە بڵێم کەواتە هاوڵاتیش خۆی پێی خۆشە کە تاپۆ نەکرێت لەسەری یان هۆکارێکە بۆ ئەوە بۆچی ناوێت تاپۆ بکرێت بۆ هاوڵاتیان خۆیان زۆر پێداگری ناکەن لەسەرەوەی کە ئەو یەکەی هەیەی ئەو لەناو ئەو سیتیا خانووە شوقەیە هەر شتێکی هەیە بۆ ناوێت تاپۆ بکرێت لەسەری نا من پێچەوانەکەی بەڕازدەزانم بەڕاستی هاوڵاتیانی ناو ئەم سیتیانە ئەوەندە پەنایان بر بۆ دام و دەستگاکانی حکومەت و ئەوەندە بەڕاستی یعنی ئەمانە یعنی هیوایەکیان نەماوە بۆ تاپۆکردنی ئەم یەکە نیشتەجێبوونانە بۆیە دەستیان هەڵگرتووە بۆ ئێستا ئەم مۆدێلە دەستی پێکردووە بۆم باس کردی لە ناو خاوەنی ئەم سیتیانە چیەکەن یاتون مەسەلەن خۆیان بۆ خۆیان شوێنێکیان لە ناو کۆمپانیەکانە داناوە هاوڵاتیەکە کاتێک کە کردن فرۆشتنی پێوەکە تەوان کردن فرۆشتنەکە بێتەوە هۆکارەوەی کە هەردوو تەڕەبەوەی کەیکرێتەوەی کەی فرۆشە مەبلەغی پارە بن ئەم مەبلەغە پارە هەرچەند دەستەوە بەرەنان ڕێنمایی داناوە ئەڵە تەنها با $100 بن بەڕاستی ئەو ڕێنمایانە من لێرەوە ئاشکرایەکەم بۆ خۆی جێبەجێ ناکرێ وەبەرهێنەر زۆر لەوە زیرەکترە بەڕاستی کام جۆرە ڕێنمایانەی بۆ دەرکرێ هەزار ڕێگای تریان دۆزێتەوە بۆ ئەم پارە وەرگرنەوە لەلایەکی ترەوانێ بە تاپۆنەکردنی ئەم یەکە نیشتەجێبوونانە وەک بۆم باس کردیت
ئەم یەکە نیشتەجێبوونانە زۆر یەکە نیشتەجێبوونەکان لەبەرەوەی تاپۆنیە هەنەی لەو هاوڵاتیانەی کە کڕیوانەکە بوون بە خاوەنیەکەکان زۆر دڵیان پێ خۆش نیە بۆیە زۆر جارە چن لە نووسنگەکانی خانوبەرە بە نرخی کەمتر ئەیفرۆشنەوە زۆر جارەوە بەرهێنەرەکانە چن خۆیان مامەڵە بەم یەکە نیشتەجێبوونانەکەن ئەم هەلیان خواستۆ یاخود ئەتوانم بڵم یعنی ئەگەر بە شێوەیەکی گشتی سیرکەین هەم احتیکاری تایە هەم استقلالی تایە بۆیە جێ خۆیەتی بەڕاستی ئەمڕۆ لە کەناڵ 24وانەیە جارێکی تر ئێمە لێرەوانەیە یعنی ئەم قسانەی کە من ئەیکەم وەک مەلایاسین و کە ئەمڕۆ هاتوون بۆ یەکێک لە پرۆژەکانی خۆم بەڕاستی خۆم بە خاوەنی قسەکان نەزانم حەزەکەم لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانیشەوە بانگم کەن هەمووی بە بەڵگە بۆیانە سەلمێنین کەم تەرخەمێکی زۆر هەیە جا من خۆشم ناکەم بە فریشتە بەڕاستی وەبەرهێنەرەکانی تر تاوانبار بکەم بەڵام ئەگەر وەبەرهێنەرەکان مەبەستیان بێت دوا مامەڵەکانیان بکەون ئێمە بەڕاستی تەنانەت ئێستا ئەمڕۆ دوێنێ عەفو بەڕۆبەری تۆمارکردنی خانوبەری یەکی سلێمانی خاتو جوانە تەلەفۆنی بۆ کردم وتی شتێکی تر داهاتوە ئێستانە تەنانەت لە کاتی تاپۆکردنیشە وەبەرهێنەرەکان بیریان لەوە کردوتوانێ ئەرکی تاپۆکردن قورزەکەن لەسەر خاوەن کڕیارەکان بەوەی کە محامێکیان ڕوبەڕوەکەنەوە مەبلەغی پارێ زۆریشیان لەسەر دانێن یعنی ئەم پرۆسەیە خۆی پرۆسەیەکی زۆر گرنگە بەڕاستیە بێ حکومەت بیکە بە ئەولوێتی کارەکانی چووکم لە ئێستاە خۆتان ئاگاتان لێتی زۆر بەڕێ سەرۆکی حکومەت هەرێمی کوردستان قەراری داوە کە 20,000 نیشتەجێبوونیش بۆ خەڵکی کەم تەرامەت و فەقیر دروست کرێ بۆی ئەم پرۆسە شیرین بێ لای خەڵک بۆی خەڵک خۆی بە خاوەنێمەکە نیشتەجێبوونانە بزانێ بۆی چیتر لەوە زیاتر بەڕاستی یعنی بابەتی تۆمارکردنی لەکانە دوانەکەوێ حەقی خۆیەتی ئەم لیژنانە کە دروست کراون زیاتر ئەکتیڤ بکرێنەوانێ حکومەت هەرێمی کوردستان بەڕاستی بێ لێپرسینەوە بکە من هەست دەکەم لە ئێستاە کاتێ هاتووە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانە بێ لێپرسینەوە بکە لەلایەنی کەم تەرخەم ئەگەر وەبەرهێنەرەیان فەرمانگە پەیوەنددارەکانی حکومەتە چونکە ئێمە 12 ساڵمان بەڕێ کردووە لە هەنێ پرۆژەیە 14 ساڵمان بەڕێ کردووە لە ماوەی ئەم 14 ساڵەیە پرۆژە هەیە هەزاران کڕین و فرۆشتن بە یەکە نیشتەجێبوونەکان کراوە هەر یەکەیەکی نیشتەجێبوون کە کڕین و فرۆشتنی پێوەکرێ زیاتر لە 2 ملیۆن دینار زەرەر لە حکومەتی هەرێمی کوردستانە کرێ من حسابم کردو داتایەکی ترم لە یەکێتی وەبەرهێنانی کوردستان کە ئەماتوانێ وەک کوردستان 22 پشتی پێبەستن ساڵانە لە کۆی ئەو 200,000 یەکە نیشتەجێبوونەی کە ئێستا نزیکەی 70,000 یەکەی نیشتەجێبوونی خەڵکی تایە خەڵک بۆ بەخاوەنی یعنی خزمەتگوزاری پێشکەشەکە لە 125 بۆ لە 130 کڕین و فرۆشتنی پێوەکرێ عددێکی زۆر جۆرە یعنی ساڵانە نزیکەی 20,000 بۆ 25,000 یەکەی نیشتەجێبوون لە ناو ئەم سیتیانەیە کڕین و فرۆشتنی پێوەکرێ ئایا ئێوە ئەزانن ئێوە ئێستا کەناڵێکی زۆر باشن بینەرێکی زۆر باشتانێ ئایا ئێوە ئازانن ئێستاە ئەم کڕین و فرۆشتنە هیچ قازانج و بەرژەوەندێکی حکومەتی هەرێمی کوردستانی تیانە بۆیە بەڕاستی حەقی خۆی ئێمە ساڵانە ئەگەر باسی 50 ملیۆن دۆلارەکەم احتیمالی ئەم هەر لەبەر گرنگی ئەو پرسە ئەمڕۆ ئێمە زیاتر جەختمان لەسەر بابەتەکە و پێشمان باش بوو کە ئێوە ڕوونکردنەوە لەسەرەوە بەند کاتێەوە بەرهێنێک کە پرۆژەیەکی نیشتەجێبوون ئەخاتە بەردەم هاوڵاتیان زۆر بە جوانی باسیەکات و ئەوەی ئەیبینیت بە بەهشتێک بۆتە خاتە بەردەم بەڵام دواتر نە پرۆژەکە خزمەتگوزاری وایتیا و نە تاپۆشەکرێت ئەگەر زۆر بە کورتی پێم بڵێ لەبەرەوەی پرسەکە زۆر هەڵەگرێ بەڵام دەرفەتی بڵتنەکە هەرەوەندەیە تەنها من ئەمە ئەوەتان پێ ڕابگەێنم زۆر پرۆژەمان ئێستا لە کوردستانە تەنها پێویستی بە لە 1970 تاوا بۆ جاری وای حکومەتی هەرێمی کوردستانە بە قەرانی دارایی ڕایگرتووە منەڵێم جەنابتان بزانێکن لێستا من بە دەستخۆشیەکەم لە دەستەوە بەرەنان و هەروەها بە تایبەت دەستخۆشیەکەم لە ئەنجومەنی باڵا و هەروەها بەڕێز سەرۆکی ئەنجومەنی باڵا و جێگری سەرۆکی ئەنجومەنی باڵا ئەو دوو بەڕێزە ئەبێ بزانن هەم سەرۆکی حکومەت هەم جێگری سەرۆکی حکومەت ئەم پرسی نیشتەجێبوونە پرسێکی زۆر گرنگە ئەبێ زۆر زیاتر بایەخی پێبین چونکەم لە ئێستا جەنابەت لە راپۆرتەکەتانە جوانی شارتان پێکرد ئەگەر ئاوا بڕوا تەبعەوە لێدوانی منە لە ماوەی چەند ساڵی داهاتووە لە 130 بۆ لە 140 خەڵکی کوردستان خواستی لەوەی بچێتە ناو سیتیانەوە بەڵام ئەم سیتیانە سێ بەرژەوەندیە بەرژەوەندی هاوڵاتی بەرژەوەندی و بەرهێنەر بەرژەوەندی گشتی لە ئێستاە بەرژەوەندی و بەرهێنەر زاڵە بەسەر دوو بەرژەوەندیەکەیکەیە بۆ یە کاتێەوە هاتۆ بەڕاستی هەڵوێستە لەسەرمە بکرێت و داهاتی گشتی بە فیڕۆنە ڕواوەها بەرهێنەرانیش ئێمە ئاگادارکردنەوەمان بۆیە بەڵام ئاگادارکردنەوەکان بە دوواداچوونی بۆ ناکرێ بۆ ئێمە لێرە زۆر داوای تایبەتمەیە بۆ ڕێزدار کاک مەسرور بەرزانی ئەم بابەتە زیاتر بەیاخی پێبنەوە حتا داواکەم کۆبوونەوەیکی ئەنجومەنی باڵای و بەرهێنان بەپەلە دروست بکرێ بۆی بابەتی احتیکار و هەروە ئیستیغلال لەم پرۆژە نیشتەجێبوونانە نەگاتە و ئاستەی دوایی
خۆ دەزانی وەبەرێنەر چی ئەمە چەند وەبەرێنەرێکمانەیە دەستی هەزاران کەسی شامبڕی و ئێستا بۆشمان نادۆزرێنەوەوانێ و حکمی دادگاشمان بۆ دەرکردون و ئەنتەرپۆڵیشمان ئاگادارکردەوە نانەوە بۆ کوردستان تاوەکو ئەم کاریگەریە نێگەتیفانەی کە لەسەر جەستەی ئەم پرۆژە نیشتەجێبوونانە دروست بووە لەوە زیاتر نەبێت و ئەم بابەتی نیشتەجێبوونە کە کوردستان بەرەو ئاوادانی و جوانی و زیاتر ئاوادانکردنەوە ڕات حەقی خۆیەتی کە حکومەت چاودێرێکی زیاتری بکات. بەڕێز مەلا یاسین مەحموود گوتەبێژێکێتی و بەرهێنەرانی کوردستان لە هەڵەبجە و ڕاستەوخۆ لەگەڵم بووی سوپاس.